سڵاو من هەمووای ئازادم خەڵکی کەرکک دانیشتووی هەولێرم سەرەتای دەستپێکردنی ئەم ئیشەم ئەم کارەم بە ئۆنلاین دەستمان پێ کرد کە لە 2024 مانگیدا بە ئۆنلاین دەستمان پێ کرد کە دەستمان کرد بە فرۆشتنی قاوە بیرمان کردەوە کە پێویستە قاوەکانمان تاقی بکرێتەوە وەک لەوە بیفرۆشین بۆیە لە 2025 مانگی سێ شوێنێکمان دانا کافێکەکەمان دانا بۆتوان بڵێن لە 2025 دەستمان بەم کارە کردەوە تا ئێستا بەردەوامی ئامانجمان لە دانانی کافێکە ئەوە بوو کە وەک هەموو کەسێک حەزەکە بزەهی خۆی هەبێت خاستان ئێستا عالمیان لە جیهانە بواری کافێ و پێشکەشکردنی قاوە زۆر باوە فکرم کردەوە کە ئێمەش حەزم لێ بوو کە بابەتێکی کوالیتی جیاواز لەوەی کە فرێش برژا بێت و پێشکەش بکرێت ئەوەی کەسە تێبینی بکرێت زۆربەی کافێکان براندی عالەمی دەهێن و دێن لێرە دەیفرۆشنەوە براندی زیاتر ئیتالیا ئێمە حەزمان کرد کە خۆمان قاوەکە بە سەوزی بێنین لێرە بیبرژێنین و پاشان پێشکەشیکەین و قاوەکەمان کوالیتی بەرز بێ چونکە قاوەی کوالیتی بەرزێ و قاوەی کوالیتی تیجاری هەیە بەڵێ بەدڵنیایەوە ئێمە تقریبان 5 بۆ 6 جۆر قاوە پێشکەشەکەین دوو جۆریان کە بۆ ئێسپرسۆیە لەگەڵ بابەتی شیر ئەوەی کە لە بابەتی شیرە تێکەڵە لە بینی ئەرەبیکا و ڕۆبۆستا کە برژانەکەی تۆخترە بۆ بابەتی شیرەمەنی بەکاردێ ئەوەی کە لەگە شیرە تێکەڵا بوو بۆی باڵانس بێ و قاوەیەکی ترمان هەیە برژاندنی مامناوەندە کە تامەکەمان زیاد نەبرژاند و بۆی تامی قاوەی ڕاستەقینێکی خۆی تیا بمێنێتەوە کە 100 ئەرەبیکەی بەرازیلیا کە تامێکی چەرەدی زۆر خۆشیە و 4 جۆر قاوەی ترمان هەیە بۆ قاوەی فلتەر بەکاردێ کە کوالیتی یەکجا بەرزترە و گرانترشە ئەمەش بۆچی لەبەرەوەی زۆر بە جوانی گەشتە ساندووە کوالیتی تێدا هەیە بۆ دێ بە شێوازی فلتەر پێشکەش بکرێ بابەتی ئاسکۆفی وشەی ئاسکۆفی وشەیەکی گشتگیرە کەنچە بابەتێکی لە خۆ ئەگرێتەوە کە تۆڵی ئاسکۆفی یعنی قاوەی سارد قاوەی سارد چەند جۆرێکمان هەیە مەسەڵەن ئایس لاتێمان هەیە کە شیر و ئێسپرسۆیە ئایس ڤانیلا لاتێمان هەیە یاخۆ ئایس کارامەل لاتێمان هەیە ئەوانش پێ کاتی سیرەبی تێدا دەکرێت یاخۆ سۆسی تێدا دەکرێت ئایس پیستاشیۆ لاتێمان هەیە ئەوەش بابەتێکن لە ئایس کۆفی بۆ نمونە ئایس ئەمریکان و ئەوش بەشێکە لە ئایس کۆفی تەنها ئایس کۆفی نییە ینی بابەتی زۆر لە خۆ دەگرێتەوە ئەو جۆرە بابەتانە دەگرێتەوە و مەسەڵەن فراپێمان هەیە فراپێ یۆنانی کە خواردنەوەیەکی ساردە خۆشە بۆ هاوین داوای لەسەرە زۆرترین داواکاری قاوەی سارد ئەوەیە کە سپانش لاتێ کە زۆر بەناوبانگە لە کوردستان لەبەر ئەوەی شیرینە کە لە ئێسپرسۆ و شیر و شیری فەجر یاخۆ شیری خەست پێک دێ ئەمە ژواکە کە خواسی زیاتر لەسەر بێ و بە هاوینە عادەتەمە گوتم ئەو خواردنانە خاصن لە کوردستان بە تایبەت لە کوردستان ئەو خواردناوانە داواکاری زۆر لەسەرە کە شیرینن ئێمە چەند خواردنەوەی تایبەت بە خۆمان هەیە لەم دوایانە کە خواردنەوەیەکی ناومان دروست کرد ئەوەش ئێسپرسۆ لەگەڵ سپرایت کە هیچ کافی ئەوە پێشکەش ناکە بەڵام شتێکە ترێندە عالەمیە بۆ ئێمە خسمانە مێنیەوە تامێکی خۆش و غەریبی هەیە لە پاڵەوە خواردنەوەی تایبەت بە خۆمان کریمی سپانش لاتێ کریمی پستاشیۆ لاتێ کە سپانش لاتێمان هێناوە تەبەقەی کریممان کردووە سەر کە زیاتر خۆشێکە چرەکە لەسەر زمان و خواردنەوەی غێری قاوە ئەومان هەیە ئۆرنج پرتەقاڵ و چۆکلێتی تۆخ کە دوو خواردنەوەی زۆر غەریبن تامێکی نەستەلی و تامێکی پرتەقاڵ کە پێک و تێکەڵاوەکە شتێکی زۆر خۆش و شتێکی زۆر خۆش و بە لەزەت دەداتێ ئەوانە خواردنەوەی تایبەتن بە ئێمە زۆرترین داواکاری خاصن لە کافی ئێمە بە پلەیەک ئێسپرسۆیە
لەبەرەوەی کواڵیتی قاوەکانمان فرێشن کە زۆرترین داواکاری لەسرە. پاشان خواردنەوەی سارد سپانش لاتێ. سپانش لاتێ بۆ پێی کە شیرینە، داواکاری زۆر لەسرە، بەپێی دڵی خەڵکی ئێرەیە کە حەزی بابەتێکی شیرینە. ئێسپرێسۆ پاشان سپانش لاتێ کە زۆرترین داواکاری لەسرە. بابەتی ئەوەی کە خەڵک ناتوانێت بە ئەو پرسیارم زۆر لە کراوە، باشە تۆ بۆچی بڵاوەکەیتەوە. بابەتی قاوە فێرکاری شتێکی گشتیە، ناتوان بڵی سڕ مهنیە یاخود سڕ نهێنی کارە. ئامانجی یەکەمان هەر سەرەتا دانانی کافێکە ئەو بکە شتێکی باش بڵاوکەینەوە، پاشان لەپاڵ ئەوە فێرکاری بێ. هۆکارەکەشی ئەو بوو کە حەزمان لێ هۆشداری بدەین بە خەڵک کە شێوازی دروستکردنی قاوە و جیاوازی لە بینی کوالیتی باش و کوالیتی خراپ چۆن قاوە دروست دەکرێت هۆشداری بدەین بە خەڵک کە چۆن قاوەیەکی باش دروست بکەن. و ئێمە تەنانەت لە کافێکی خۆمان کە کەسێ دێت بۆ لامان بابەتەکانمان دەکرێت تەنانەت فێرکارەکەشی پێ دەڵێن، تەنانەت هەتاکو ماڵەش بڕۆن ئێمە پێڵێن بۆ شێوازە دروستیکە. و بابەتی ئەوەی کە بردننی مهنە بابەتێکی قاوە بابەتێکی گشتیە، یعنی تەنانەت ئایسلاتێ ئایسکۆفی بگەڕێ لە ئەنتەرنێت هەیە، ئەوەیە کە بە زمانی کوردی نییە. بۆی ئەمە ئەم ڕێگەمان گرتە بە تا بە زمانی کوردی فێرکاری بڵێنەوە بە شێوازێکی پرۆفشناڵ، بۆی خەڵکش ئاشنا بن بەوەی کە چەند جۆر قاوە هەیە و چۆنش دروست دەکرێت. و زۆرش ئاسایە کە خەڵک چاو لێمە کە تەنانەت بیخاتە مێنوێشەوە پێمان خۆشە، چونکە ئێمە تەنانەت حەزمان لێ بوو کە بە زمانی شیرینی کوردی کەسێکە بێ فێرکاری بڵێتەوە. ئەوەش ئامانجەکەی ئێمەیە و زۆرش ئاسایە کە کەسی تربی بات و لە مێنوێش دەبنێت و تەنانەت ڕێنماییمان کردەوە ئەم خواردنەوە بەکاربێنن لە مێنوێش دەبنێت. یەکێک لە خواردنەوانەی کە تاکو ئێستا دوو ناوی کوردیمان دانابوو، ئاڤاشین لەگەڵ خواردنەوەی گەرمیان. دوو ناوی غەریبن. ئاڤاشین سموودیەکە کە شیرینە، ڕەنگێکی شینی هەیە، لە مێنوێ هەمان بۆ سەردا بەزڵامان داوە ئاڤاشین. خواردنەوەیەکی ترش عینەن سموودی بوو، ناوی گەرمیان بوو کە تەماشا دەکرد ڕەنگی پتەقاڵی هەبوو. بەڵام ئێستا لەبەرەوەی پێکاتەکانی لێر نەماوە بۆیە لە مێنوی لامانداوە. بەڵام پلانمانەیە کە ناوێکی کوردی لە خواردنەوەیەک بدەین بە خۆشحاڵیشەوە پێمان خۆشە. ئەوەی ڕاستەبێت کە کافێکەمان دانا حەزمان لێ بۆ ناوێکی کوردی هەڵبژێرین، چونکە ئێستا ماشەڵڵا زۆربەی کافێکان ئێستا دەکرێنەوە ناوی ئینگلیزی هەیە. بۆیە حەزمان کرد لاینێکی ڕەسەنەتی کوردی تێدا بێت لە ناوەکەی و تا بگەر لە دیکۆرەکەشی. ئەمەی کە دروستی یەکەم پێوترێ قاوەی فیلتەر یەکێکە لە بەتامترین قاوەکان کە بتەوێت ڕوحی قاوەکە دەرکە، چونکە کواڵەتی بەرز بەکاردێ و برژانەکەشی کاڵە کە مەش واکە ئەو تامی لە ناو بێنێتەوە، مەسەڵەن تامێکی میوەی بدە، تامێکی چەرەزی یاخۆ گوڵاڵی پێوتر فرۆڵاو. تامێکی ترشێتی کەمی زیاترە وەک ئێسپرێسۆنیا کە ئەمەش واکە تامەکە زۆر خەفی و خۆش بێ. وە گوتمان ئێستا قاوەی کە دروستەکەین قاوەی ئەسووبیە کواڵەتی یەکجا بەرزە، لە وردکردنەوەی هەتاکو ئامادەکردنی تەقریبان 7 بۆ 6 دقەی پێچێ و شێوازی پێشکەشکردنەکەشی جیاوازە وەک لە ئێسپرێسۆ. ئێسپرێسۆ لە ماوەی 30 ثانیە حازرە بێ هەتاکو پێشکەشەکەی لەوانە دقەیەکی پێ بچێ، بەس ئەمان لە وردکردن و ئامادەکردن و پێشکەشکردن تقریبان 6 بۆ 7 دقەی دێچێ، لەبەرەوەی کاتەکەی لەسەر خۆیە لە ماوەی 3 دقە بۆ 4 دقە حازرە بێت، چکە پێویستی بە کاتەمە لەبەرەوەی بژانەکەی کاڵە بۆی بتوانین هەرچی تامی تێ هەیە دەریکەی و قاوەیەکی بە لەزەت پێشکەشکەی.